وەزیرەکان و پیاوی دەوڵەت ئەو سیدارەیان لەسەر دەکرد ئینسانی عوام لەسەری نەدەکرد بەس خەواس لەسەری دەکرد. ئەمڕۆ ڕۆژی ئەفەندیە کاتی خۆی ئەفەندی بۆ کەسە دەوترە کە کڵاوێکی لەو شێوازەی لەسەردا بێت کە کڵاوی سیداری پێ دەڵێ. جا ئەمڕۆ لە پارچی منارە کۆمەڵێک لە ئەفەندیانی کۆن کۆبوونەتەوە و کڵاوی سەناریان لەسەر کردەوە بوون بە ئەفەندی. جا من ئەمڕۆ مامۆستام لە مامۆستا سڵاوت لێبێ ئەگەر پاسێکی ئەو کڵاوان بۆ بکەی ئێوە باو باپیرانیشتان هەمان کڵاویان پۆشیوە هۆکاری لەسەر نانی ئەو کڵاوە چی بۆ لە کۆندا سەرەتا بەخێراتتان دەکەین بەڕاستی کڵاوی سیدارا واتە کڵاوی معریفەت و زانست و زانیاری و وهروها ڕۆوە گەشەکەی ڕۆشنبیری شاری هەولێر و وهروها لەسەر ئاستی عراقیشدا کاتی خۆی کە لە زەمەنی فەیسەڵ مەلیک فەیسەڵدا بڕیار درا کە ئەم کڵاوە وەکو ڕەمزێکی معریفەت و زانست و زانیاری لەسەر کەسایەتی ڕۆشنبیرەکان بکەن و وهروها لەناو خەڵکدا وەکو نوخبەیەک بە دیار بکەون وهروها بتوانن ڕۆکی جوانتر یان کەسایەتێکی جوانتر بدرێت ئەو کەسانە کە لەناو نوخبەیەکی کۆمەلگاکەماندا یان کۆمەلگاکە بەگشتی لە عێراقدا بە دیار بکەوی هەر لەبەر ئەوەشە ئێمەمانش پێمان خۆشە ئەم ڕۆژە دووبارە و دووپات بکەینەوە کە بتوانین ئەم ڕۆ جوانەی شارستانیەتی عێراق و هەروها کوردستانیشدا بە جوانترین شێوە پیشانی گەلەکەی خۆمان بدەین بزانین. لولەیەکی باش لە فرۆشتنی خوری مەڕوو با بڵێن مووی بزن دەستی پێ کردووە کڵاوەکە دروست کراوە ئیتر تاوەکو ساڵی 58 کە شۆڕشی عەبدولکەریم قاسم دەست پێ دەکات ئەو کڵاوە کەمتر بەکاردێت بۆیە لە هەموو شارەکانی عێراق ئەم کڵاوە بەکار هاتووە بۆ کەسانی ڕۆشنبیر و جیاکردنەوەیان لە خەڵکی ئاسایی تا ئێستا کڵاوەکە ماوە خەڵکانێک بەکاری دەهێنن هەمووەکو ئەتەکێتێک هەمووەکو ئەکسوارێکی جوان کە لەگەر جلوبەرجی ڕسمی کە کەسایەتی ئەفەندی بەکارتێت. باش ئوستاز نرخەکانی چۆن بۆ لە کۆندا هیچ بیرماوە نرخەکانی بەپێی ئەو نووسراوانەی کە لای ئێمە هەیە بەڵێ نرخی کڵاوێک سەرەتا 5 فلوس بووە زممە بووە لەسەر مامۆستا کە پێیان داوە لە قوتابخانە ئەگەر بزری کردووە یاخود ئەگەر نەیهێنا بە دەبواە 5 فلوس بگەڕێنێتەوە بۆ حکوومەت. ئەو بۆنەیە لێرکانە ڕۆژی سیدارەیە کە سیدارە داهێنانە کە زمانی مەلیک فەیسەڵی یەکەم مەلیک فەیسەڵی شای فەیسەڵی یەکەم ئەو کڵاوەی داهێنایە ناویشی فەیسەڵیە بوو پێیان دەگوت سیدارە ئەو کاتە وەزیرەکان و پیاوی دەوڵەت ئەو سیدارەیان لەسەر دەکرد ئینسانی عوام لەسەری نەدەکرد بەس خەواس لەسەری دەکرد ئەوی خیندەواری هەبایە موسەقەف بایە بەرەبەرە پەرەیسەند و لە هەموو عێراقە خەڵک ئەوەی لە سەرکە کردو ئەمەش ئێستا هەموو ساڵێ جارێک بیرەوەری ئەو یادە دەکەینەوە لێرکوانە میێوانان دێنێرە کۆیان دەکەینەوە لە بۆ ئەو یادە خۆشە.